دیارە ئێمە وەکو نووسینگە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتانی چەمچەماڵ ساڵانە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەڕێوە دەبین وەکو دەستپێکیش ئەم ساڵەکە پێشنگەیەکی شێوەکاریمان کردوتەوە بۆ بەهرەمەندێکی لاوی هونەرمەند کە خۆی لە چەندین تابلۆیە بینیوتەوە لە هەمان کاتە ئێمە هەر بۆ هەڵمەتە کە ماوەی 2 هەفتە ئاخایانێ هەڵمەتی هوشارکردنەوەی کۆمەلگامان هەیە بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندنە بەڕێوە دەچێت لەسەر یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و لەسەر یاسای خراپبەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن کە پەیوەندی ڕاستەوخۆی بە کێشە خێزانەکانەوە هەیە هەروەها لەسەر یاسای باری کەسێتیان ئەحوال شخصی کە ئەمەشیان پەیوەندی ڕاستەوخۆی بە کێشە خێزانەکانەوە هەیە لە هەمان کاتە ئێمە دیبێتێکی کراوەمان دەبێت لەگەڵ مامۆسایانی ئاینی سنوورەکەدا چونکە پێمان وایە مامۆسایانی ئاینی ئەتوان ڕۆڵی زۆر گەورە ببینین لە کەمکردنەوەی کێشە خێزانەکان و تا ڕادێ کۆنتترۆلکردنی ئەو تاوانانیان و کێشانی ناو کۆمەلگەدا ڕووەدا لە هەمان کاتدا ئێمە هەر بۆم هەڵمەتێکی نەمامناشتنمان هەیە بە هاوکاری ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە